لە دژی داخستنی قوتابخانەکەیان لەلایەن وەزارەتی پەروەردەی هەرێمەوە و تێکەڵکردنیان لەگەڵ قوتابخانەیەکی تر قوتابیان و مامۆستایان و کەسوکاری قوتابیانی قوتابخانەی هێلینی بنەڕەتی تێکەڵاو گربنەوەیەکی ناڕزاییان ئەنجامدا. فێرخوازانی قوتابخانەکەش بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەنەوە قوتابخانەکەیان چۆڵ بکەن و لەگەڵ قوتابخانەیەکی تر تێکەڵ بکرێن. زۆر خۆشە مەکتەبە بەخوازم پێداستە مەکتەبە بڕوخی وڵی ناخۆشم ئێمە ناچینەوە مەکتەبە مامۆستان بێمە ئاشانە ئشتا مەکتەبەشمان لێ دەڕوخێنن ئەوەن دەمادەوێت نەچین مەکتەبی هەرێم مەکتەبە خۆبە گچکەیە هەڵ جوانە کاوێنە دوو سایت جوان هەیە و چتخوا خلۆ چێ بەزم یا بچرارێ حەز ناکەم لە مەکتەبە بڕۆین هیچ گلەیمان لە مامۆستایەکانمان نییە و مەکتەبە هەرێم ناخۆشە 500 طلبة لێ ئێمەش بە خۆمان 200 طلبة گەر لەوێ بندەبینە 700 طلبة هیچ حەزمانێنە هیچ گلەیمان لە مامۆستاکان نییە. کەسوکاری قوتابیانی قوتابخانەی هێلینیش ڕای دەگەێنن بڕیارەکەی وەزارەتی پەروەردە نادروستە چونکە ناکرێت لە نیوەی ساڵەوە بڕیار بدرێت بە لێکدانی دوو قوتابخانە دەشڵێن زانیاریان هەیە وەزارەتی پەروەردە بە نیازە قوتابخانەکە بداتە کەرتی تایبەت. ئێستا حکوومەتی هەرێم چۆن دەتوانانی بەس ڕوویەکەوە دوای قوتابخانە تۆ دروست نەکردێت تۆ دەتی تەسەڕفی پێ دەکەیت یەکەیە قوتابخانەیەشی تیزاری کە حکوومەت لە ئەساسەوە لە هەموو ڕوویەکەوە فەشەت ناینە دەتانێت دوا ڕۆژی ئەو قوتابە چاوگەشانش فەشل ببینن ئەخەخوا هەر ناگری لیان تاکەی ئەوانە تاکەی دژی هەژارانیش دەکەن ئەو قوتابی هەژارانە بۆ ینی بۆیان لێ دەکەن بۆ تەمایان چاویان بڕیت ئەو قوتابخانەش بستە خاچی کوردستان هێشتەمیان فرۆش دەیانێ ئەو قوتابخانەش فرۆش. بڕیارەکە لە کاتی خۆی ینی بەڕاستیات و لە ناو خوێندنی یەکسەر دێ ینی تەڵەبەی دەنێرە مەکتەبێکەوە و تەڵەبە سەری دەشێوێ سیستەمەکەی ئینگلیزیە هیچ کێشەشی نییە ئێستاکە خرايتە سەر مەکتەبەچی 250 تەڵەبەیە هەمیان بە کوردی دەخینن چۆن دەبی نیوەی پۆلێک بە کوردی بخینی و نیوەکەیت کە بە ئینگلیزی بخینی بەڵام ئەو کێشەیە چەند جارێک دایک و باوکی قوتابیان چوونە تەربیە و چوونە وەزارەتەوەوانە ئیشەکان لێگلای نەبیتەوە. بەڕێوەبەری قوتابخانەی هێلینیش بێ ئاگای خۆی لە هۆکاری داخستنی قوتابخانەکە دەردەبڕێت دەڵێت چەندین جار هەوڵم داوە بزانم وەزارەتی پەروەردە بۆچی ئەو بڕیارەی داوە بەڵام وەڵامم دەست نەکەوتووە. وەزارەتی تەربیە خۆی لە ئیشرافەوە چەندین جارە ینی وە سێ چار سار هەر دەرماوەستا قوتابخانەی پێویستیمان پێ ئیشمان پێ کە ئیشیان پێ هەیە نازانم چی لێ دەکەن یانیەوە سێ چار سارام زۆرم ڕاگرتی قوتابخانەی نەدەگەڕام ینی بە شێوازێک تێکەر بیتۆ لەگەراوەرە بەڵام ئەو ساز زۆر زەختیان لێکردن مامۆستا تێکەری دەکەینەوە و چەندین جار هاتوینە لە ئیشراف و لە ئەوانە حتا لە بەشی یاسایی لە دویان نردیمە لە ناو تەربیەی گوتە مامۆستا محەممەد داوات لێ دەکەین وەکو باوکو کوڕێک پاش نیوەی ساڵ ئەو قوتابخانەیە چۆرکە بەجی بێلا وتم کاکە بە چاوان. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێریش ئامادە نییە لەسەر داخستنی قوتابخانەکە لێدوان بۆ پەیام بدات. لێدوانەکەم دێ لەسەر قوتابخانەی هێلینی شش پەروەردەی ماگردە مەکتەب لێک درایش زۆر احتیاجی قوتابخانەی هێلینی بنەڕەتی تێکەڵاو دەکەوێتە گەڕەکی کوران کە زۆربەی دانیشتوانی گەڕەکەکە هەژار نشینن لە ساڵی 2002 بۆ 2003 لەلایەن کۆریەکان وەکو دیاری بۆ منداڵانی گەڕەکەکە دروست کراوە نزیکەی 250 قوتابی لە پۆلیەکی سەرەتایی تا 6 سەرەتایی لەو قوتابخانەیە دەخوێنن پرۆگرامی خوێندنیشیان ئینگلیزیە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.